ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێران بەردەوامە. هێزەکانی ئەمریکا شەوانە بۆمبارانی ئێران دەکەن و گەمارۆی دەریایی چوندیان خستۆتە سەر وڵاتە. لە بەرامبەردا هێزە ئێرانیەکان بردومانی وڵاتانی کەندا و هەرێمی کوردستان دەکەن. هێزە ئەمریکیەکان ڕایانگەیاند کە 3 سەربازی ئەمریکی لەو بردومانانەدا لە ناویاندا یەکێکیان لە هەرێمی کوردستان گیانیان لەدەستداوە. دڵمان تەنگە بۆ قوربانیەکانمان، ئەوان گیانی خۆیان بەخشی هەتا ئێران نەبێتە خاوەنی چەکی ئەتۆمی. ئێران تێک شکاوە، لە ڕووی سەربازیەوە هەموو شتێکیان لەدەستداوە. هەر تۆزێک موشک و درۆن و توانای وەبەرهێنانیان ماوە، بەڵام زۆر نییە. دەتوانین گەروی هورمز بەڕێوە بەرین، ئەوان کۆنتترۆلیان بەسەر هیچ شەوە نەماوە. ئیتر با بزانین چی ڕوودەدات. هەر بۆ زانیاریتان، شەوی ڕابردوو بە توندی بردومانمان کردن و ئەوش لەسەر شەرەفی ئەو سێ نیشتیمان پەروەرە بوو کە لە دەستماندان. فەرماندەی ناوەندی ئەمریکا ڕایگەیاند کە بۆ شەوی نۆیەم لەسەر یەک بردومانی ئێرانیان کردووە و ناوەندەکانی بەڕێوەبردنی هێزە چەکدارەکانی ئێران و توانای دەریایی و موشکی و درۆنی ئەو وڵاتەیان بە ئامانج گرتووە. سوپای ئەمریکا ڕایگەیاند کە بۆ هەر ئەگەرێک ئامادەیە.